هەمیشە دەسەڵاتدارانی عێراق دەڵێن مەترسیەکانی داعش کۆتایی هاتووە و عێراق ئێستا توانای کۆنتڕۆڵکردنی تەواوی خاکی خۆی هەیە و دەتوانێت ئەمنیەتی وڵاتەکە بپارێزێت. بەڵام لە کاتێکدا کە ئەم دۆخە بەسەر سووریادا هاتووە، عێراق ترسی زۆری لێ نیشتووە و ئامادەکاری خۆشی کردووە بۆ ئەم بابەتە. من دەمێ گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز وەفا محەممەد، شرۆڤەکاری سیاسی و ئەمنی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک وەفا بەخێر بیت. مەترسی ئەم چەکدارانەی داعش کە ئێستا لە سووریان و بەشێکی زۆریان لە زینداندان چەندە لەسەر عێراق؟ بەڵێ سەڵاو بۆ بەڕێستان، سەڵاو بۆ سەرجەمبینەرانی خۆشەویستیەکەمان. بێگومان یعنی دوای هەموو ڕووداوێک بە تایبەتی ڕووداوی سەربازی بێ، ڕووداوی ئەمنی بێ، مەترسی یان ئازادکردن یان هەڵاتن هیچ زیندانەکانە ئەکرێت. بە تایبەتی لەم کاتە کەوا ئمڕۆ ئەوەی کە ڕوویاوە لە سووریا کە حاکمی مطلقی ئێستای سووریا هەر خۆی ڕابردوویەکی ئەرهابی داعشی هەیە. واتە ئەو کەسانەی کە ئمڕۆ لە زیندانەکانی حەسەکەوە، لە زیندانەکانی قامیشتەوە، لە زیندانەکانی دێرەزور و لە زیندانانەی کە لەژێر دەسەڵاتی هەسەدایە، زۆریان وەکو هاوبیر، وەکو هاوبەش، وەکو هاوداعشی هەیە لەگەڵ ئەم سەرکردە تازەی ئمڕۆ. ئیتر ئایا نیازی ئەبوو محەممەد جۆلانی چییە لەم مەلەفە چۆن مامەڵەکە؟ بەڵام ئەوان لە زیندانەکانی ژێر دەسەڵاتی هەسەدن، خۆشتان دەزانن هەسەدا شەڕی تیرۆریستانی داعشیان کرد. من هاتووە دەسەرەوە فەقەرەیە. ئایا ئەوان چۆن لەگەڵ ئەم مەلەفە مامەلە ئەەکەن دوای ئەوەی کەوا بڵێن مەزلوم کۆبانی پێرێ لەوێ بوو؟ ئایا ئەم بابەتە باس کرا؟ ئایا باسی ئازادکردنی ئەم زیندانیانە کرا چکە خۆیان لە هەمان قاعدەنیان؟ ئایا لێبوردنێکیان بۆ دەرەچێ وەکو ئەوەی کە مانگی 1500 کەسیان لێ ئازاد کران بە لێبوردنێکی گشتی بە داواکردنی ئەمریکا؟ ئەم زیندانیانە زۆر مەترسیدارن، چونکە بە تایبەتی لە هەنێن منطقە هەیە پێڵەن زیندانی ڕەش، زیندانی دێریک، هەنێ زیندان هەیە خەڵکە مەترسیدارەکانی تایە. ئەمانە بیر و باوەڕێکی زۆر ئەستەمە بگۆڕێن. تۆ پێت وایە کە ئەحمەد شەرع و حکوومەتە کاتیەکەی سووریا بیانەوێت ئەوانە ئازاد بکەن؟ دوو خاڵەیە لێرە. ئەو داوای گۆڕانکاری کردووە بۆ ئەوەی پشتگیری کۆمەڵگەی نێودەوڵەتی وەرگێ، بۆ ئەوەی زیاتر جیهان بەرەوڕووی بڕێ بڵێ من ئەو ڕابردووی خۆم سڕیوەتەوە، هیچ ئەوە ناکەم. بەڵام بە دڵنیاییەوە لە ژێرەوە سیاسەتێکی تر بەکارهێنێ بۆ زیندانیکردنی ئەمانە. ئمڕۆ مەترسیای دایرەکە تەنها لەسەرەوە نییە، لەسەر کەمپی هۆڵیشە. کەمپی هۆڵیش دەوری 40,000 کەسی خانەوادەیەتیایە کە نیوەیان عێراقین و نیوەیان لە بنەماڵی داعشەکانن. ئمڕۆ ئەوەی کە لەسەر عێراقە دوای سەردانەکەی سەرۆکی مخابەراتی عێراقی و دڵنیابوو لەسەر ئەو زیندانیانە چییە؟ ئایا ئەم زیندانیان نەکەوێتە بەر سەفقەی سیاسی؟ سەفقەی سیاسی واتە ئەمریکەکان ئمڕۆ ئەم زیندانەکان هەر بۆ ئاگاداری هەسەدە ناتوانێت زیندانیانە ئازادکە بەبێ ڕەزامەندی ئەمریکا، یعنی بە ئاگاداری. و هەموو کاتێک ئەمریکەکان خۆیان لە کاتی هێرشەکانی داعش کە تا ئێستا 3-4 جار هێرشی گەورە کراوە بۆ ئازادکردنی زیندانەکان، بە تایبەتیەوە ساڵی 2022 کە کرا لەسەر حەسەکە کە 3500 زیندانی تونڕەوی تیا بووە، ئەمریکەکان دەست پێش قەربوونکەنیانەژۆ زیندانە بشکێنن. ئەبی ئەو سەفقەیە ئایا ئەمە وەکو سەفقەیەکی سیاسی بەکارهێنن بۆ هەنێ دەستکەوتی سیاسی بۆ بەرژەوەندی خۆیان؟ چکە سیاست خۆی وایە لە سووریا یا لە عێراق؟ خۆی لە سووریایە، بەڵام بێگومان ئەو زیندانیانە نیوەیان عێراقین. ئەمە چ مەترسیێک لەسەر عێراق دروست دەکات؟ ئەو گروپانە هەچ کاتێک ئازاد بکرێن هەمان فکری پێشویان هەیە، هەمان مەترسی پێشویان هەیە، هەمان ئەو ینی چالاکیانێک کە کردیان ئەیکەن کە ئێستاش لە چەنەها شوێن هەیە. ینی دەیانەوێت بێنەوە عێراقیان لەو سووریایی کە ئێستا لە فەڕاغی ئەمنیایە پێگیان هەیە، شانی نووسیان هەیە، خۆوانن تەواو نەبوون. ئەوەی کە ئەڵێ ئێمە عێراق لە ڕووی جوغرافیەوە داعش تەواو بووە، لە ڕووی جوغرافی واتە جی پێیان نییە لەم شار و لەم شار، بەڵام وەکو شانی نووست و وەکو فکر هێشتا ماون. ڕۆژانە تۆ گوێبیستیەوە بین داعش هێرشی کردو بە تایبەتی لە منطقەی حەوزی حەمرین لە دەشتینەوە، بە تایبەتی ئەو شوێنانەی کە پێشمەرگە قارەمانەکان ئێستا تایە دەرچوون ناوچە دابڕاوەکان. لە دوای گەڕانەوەی پێشمەرگ قارەمانەکان زیاتر مەترسی داعش هەڵسەری هەڵاوە بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان. بۆیە ئەوانە کە 10,000 کەسن مەزندە ئەکرێن، ژماری هەڕاستەقینە نییە، مەزندە ئەکرێن لە نێوان 8,000 بۆ 12,000 بە زۆربەی باسی 10,000 کەسەکە کە 3 تا 4,000 عێراقین لە تونڕەوەکانن. ئەوە گەورەتری مەترسی گەورەیە ئەگەر وەکو سەفقەیەکی سیاسی بەکاری بێنن و ئومیان عێراقین و بگەڕنەوە بۆ ئێرە. باشە، ئێستا عێراق لەسەر سنوورەکانی نێوان سووریانی سنوورەکانی تونند و تۆڵ کردووە، هێزی زیاتری سوپاچوونەتە ئەوێ. پێت وایە کە عێراق دەتوانێت بەربگرێ بە خۆ دروستکردنەوەی جارێکی تری داعش لە عێراق؟ خۆی کێشەکە دوو جۆر کێشە هەیە. ئەمە کێشەیەکی ئەسکەریە پێڵم کاتێک هێرشەکرێتە سەر سنوورەکان سنوورشکاندن واتە بە شێوازێکی جەبهەیی و حرب بێ.
بەڵام ئەو کەسانی کە لەناو خانەنووسەکان شانووسەکانن ئەوانەی کە ئازاد دەکرێن پەیوەندی ڕاگەاندنیان ئەبێ لەگەڵ شانووسەکان چالاکیان ئەبێ ئۆتۆمبیل ئەنێرن مەبستەکار ئەوە نییە وەکو بە شەریەت لە ناوینەکە کەواتە ئەو فکرە زۆر خەتەرە ئەو کەسێک کە ڕزگاری ئەبێ خۆشی بەشداری نەکە چەنەها کەس زیندوو ئەکاتەوە لە شانووسەکان بۆ بەشداریکردن لە چالاکی ئێرهابی. کاک وەفا ئەم سیناریۆی کە ئێستا ئێمە باسیەکەین چەند ڕێ تێدەچێت کە دروست ببێتە واقع؟ ئەمە گریمانە ئێمە باسیەکەین بۆی ئەمە ترسیدارانە نەک تەنها ئێمە باسیەکەین زۆر لە وڵاتەکان و لە ناوچەکە لە سەردانەکان یەکێ لە هەر خاڵە سەرەکیەکان کە باسەکرێت لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی مەسەلەی و زیندانیانێ و مەسەلەی فکری داعش و مەسەلی خۆشی لە ناو خۆیانە کە ئەو فکر و بیرە لە مشکی خۆیانە لابن بۆ ئەوەی بتوانن حکوومەتێکی نوێی سووری پێک بێ هەموو جیهان باوەشی پێ بکە و هەموو جیهان دامی بکە کە ئێستا خۆی بەو ڕێگای ئەڕوا بەڵام ئێمە باسی و گریمانانە ئەکەین باسی مەترسیدارەکەین بەڵام بەلای منەوەکو جوال بستارەکەت ئێمە وابزانم ئەوە ئەستەمە دروست بکرێت کەواتە جارێکی دیکە داعش سەر هەڵناداتەوە لە ناوچەکە من وایە بینم چکە کۆمەڵگەنەوە دەوڵەتەکە ئەم گۆڕانکاریانی کە ڕوویاوە گۆڕانکاری بەسوودن بۆ لە ناوچوونی هەموو گروپێکی تیرۆریستی نەک تەنها لە داعشی هەنێ گروپی هەنێ کەسی ئەڵێ لە کاتێکا کە بۆ نمونە ئەوانی ئێستا سووریا بەڕێوە دەبن پێشتر ئەمانە داواکراوی خودی ئەمریکا خۆی لەبەر یەکشتەوە ئاڵێم لە بینی خراپە و خراپتر تۆ خراپەکە لە بژێری ئەمانە ڕابردوویەکی ئێرهابیان هەیە بەڵام زۆر لە ڕژێمی بەشار ئەسەد باشترن بۆ ناوچەکە زۆر لەو هیلاری کە ویستیان دروستیکەن کە چەند گروپێکەیە بەناوی میلیشیاوە بەناوی فەسەر لەوانە باشترە بن یعنی من مەقسەدی من چییە لێرە تۆ باسی خراپەکەی بەڵام لەبیرە نەچێ خراپترێکی لا بردووە ینی باشەکەی لە وایە ئەم خراپەش بەرەو گۆڕانکاری ئەڕوا چکە وایان لێ داوا کردەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر باشە کاک وەفا ئەو شانە نووسوانی داعش کە باسمان کرد لە عێراق پێت وایە ئەمانە چ کاریگەریەکیان دەبێت لەسەر جموجۆڵەکانی داعش لە نێوخۆی عێراق بە سوودوەرگرتن لەو دۆخەی لە سووریا هەیە هەر جگە لە وەکومانەوەی فکر وەکو فکری داعشی و فکری تەتەڕفی وەکو چالاکیش هەر 1950 چالاکیانە بووە لە لێدان لە هەر شوێنێکی عێراقیشی عێراقی بێ لە پێشمەرگە بێ لە حدود بێ لە تەقینەوە بێ لە مەکتب بێ هەر ئەم چالاکیانە وەکو مەفارزی سەرەتا ینی وەکو مفرزە 6 کەس 7 کەس چەند تەقینەوە یەکەکەن هەر خۆی ئەوە لە خۆی هینێکی گەورەیە مانەوەی ئەمانە بەڕاستی ئائستا ئەمانە فرسەتێکیانەیە لە مێشکا بە هاتنەوەی جۆلانی یعنی لەوە ئەچێ وا بیرکەنەوە جارێک تزین و بنەوە بەڵام هەمووی چاوەڕێی ئەم سیاسەتە تازەی محەممەد جۆلانیەکەن ئایا ئەوە ڕاستە ئەو فکرە کۆنی بە تەواوەتی لا بردووە ئایا ڕاستە ئەو حکوومەتە تازەی کە پێکی هێناوە کە زۆربیان لە ئێرهابی کۆنەکانن بەسەر ئەو ڕێگای ئەوە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لێ ئەڕوا ئایا حکوومەتی تازەی نوێن ڕاستە بە بەشداریکردنی هەسەدە و بەشداریکردنی کوردەکانی ئێرە ئەنە کەسە ئەوانە ئایا ئەمە پێک بێت ئەگەر بێت و ئەم حکوومەتە پێک بێت بۆ مەرجە و هەڵبژاردنێکی پەرلەمانی بکرێت لە مانگی 2 و مانگی 3 ئەو کاتە ئەتوانین بڵێ مەترسیەکان نامێنێ چونکە ئەو کاتە بڕیاری گەلە بێ لە سووریا نەک بڕیاری ئەوانەی کە هەرچەند ئێستا ئەوان وەکو ڕزگارکرد تەماشاکرێن. بەڵێ کاک وەفا بەڵام ئەو گروپانە بوونیان هەیە و بەتایبەت ئێستاکانی دۆخەکەی سووریا بە جۆرێک شڵەژاوە لەنێو ئەو هەموو زیندانیە کە ئازاد کراون جگە لەوانەیە کە ئێستا ماونەتەوە دیار نییە کە چەندیان داعش بوون چەندیان تیرۆریستی دیکە بوون چەندیان هەڵگری ئەو فکرانە بوون. پێتان وایە کە ناتوانن لە ماوەی ئەم چەند مانگەدا و دەرفەتە بخۆزنەوە؟ جموجۆڵێک ڕوویە بەڵام هەر بۆ ئەگاداری ئەو کەسانی کە زیندانی کە ئازاد کراون لە زیندانەکان زیاتر بە ڕاستارەکانی ڕژێمی ئەسەد زیاتر هین نەبوون داعشەکان نەبوون داعشەکان بە شێوازە یا کۆتاییان پێهێنان یان پێش ئەوە لە ناوبرانگە زۆربەیان داعشەکان لە زیندانەکانی ڕۆژینن ئەوانەی کە لەوێ بوون لە سجنی سێدانیا و لە سجنەکانی دیمەشق و سجنەکانی ئەوانە فکری بیر و فکری داعشی نەبوون بە پێچەوانەوە خەڵکی بەراڵسار بوون خەڵکی چالاکوان بوون خەڵکی مەدەنی بوون خەڵکی مزاحی بوون ئەوانە خەڵکێکی شۆڕژگەر ناتوانن بڵێن بۆیە ئەو مەترسیە لەو مەنتقەی عەلەویەکان و لە مەنتقەی سونەکانی ئەوێ لێ بەدی ناکرێت تەنها مەترسی لە چەند شوێنێکە هەیە کەمپی هۆڵ لەگەڵ ئەو زیندانیانەی کەەوە ئێمە ئاماژەمان پێدا ئەو بۆیە هەمووی چاوەڕێکیەکە هەموو جیهان ئەمە مسەردانێکە کرێ بەلای محەممەد جۆلانی کاتێک کە وەفدی سعودیە وەفدی ئەمریکیە وەفدی ئیماراتی ئەوریەت و ئەڕوا هەر هەمووی داوای ئەوەی لەکەن ئەیانەیە بە چاو ببینن عملیان پراکتیک تۆ چیەکەی ئایا ڕاستەوە فکرە لا بردووە چونکە ئەگەر بێت ئەوە نەبێ معاملەی نێودەوڵەتی لەگەڵ ئەگۆڕێ بۆیە من ئەزانم
ئەستەمە جارێکی تر بۆ شێوازە بەهێزە بگەڕێنەوە. دەستخۆش زۆر سپاس دەکەم بە ڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی ئەمنی زۆر بەخێر بێت.